بازیمان کرد لە بەڕێز وەزیری کارەبا و وەفدی هاوڕێی بۆ چارەسەری گرفتەکانی کارەبا کە ئەمەش بە بناغەکەی بە دەرچوانی یاسای تایبەتی وەزارەتی کارەبا دەست پێەکەین لە ئێستادا 43% وزەی کارەبا بە فیڕۆچێ ئەگەر ئەمە کۆنتترۆل بکرێت تا ڕادەیەکی زۆر کێشەی کارەبا چارەسەرە بێ پلانی نوێ ئەوەیە سوود لە وزە نوێ بووەکان وەرگرین چ باە چ خۆرە هەر وزەیەکی ترە بۆ ئەمەش گفتوگۆمان کرد دوای خوێندنەوەی یەکەم ئێستا سەرقاڵی ئامادەکردنی راپۆرتین بۆ خوێندنەوەی دووەم بۆ ئەوەی لە دەڕۆژی ئایندەدا یاسای تایبەت بە وەزارەت دەرچوێنرێ کە ئێمە پێمان وایە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێ ئەگەر جێبەجێ بکرێ وەک خۆی تا ڕادەیەکی زۆر کێشەی کارەبا لە کوردستانە چارەسەرە بێ ئێسش بەڕێز وەزیری کارەبا خۆی ڕوونکردنەوە بدا لەسەر ئەهداف و ئامانجەکان بۆ ئەم یاسایە کە چۆن کێشەی کارەبا چارەسەر. زۆر سپاس ئەبرۆ سەرداخوازە لجنا وزە پەرلەمانی کوردستانê em amade bûn ji bo hemwarkirina yasa Wezareta Karabê ku yasa jimare 5 وی وقتی دا وضع کارەبێ بشکلێکی دیترێ بوو وضع دارایی بشکلێکی دیترێ بوو لەو ما مەفەردیت و هەماوەکردنێک بێتەکردن دیفوان ئەو چاکسازی وەزارەتە کارەبێ هاتنێکردن کو گەلە ڕوویا خۆگردبوون یەک شوانژی یاسا وەزارەتە کارەبێ بوو ئەبە دو هاتە پەسەندکردن و هاتە بلندکردن بۆ خوانا ایکل سیو ایکی سه هات بو کرن و ابروجی هم هاتن کو رون کرنا ابل سر اوی یاسای بدن هندک خال ترون نبون الگل برایت ما لجنا وزه الپرلمانی او خالن کو گورانکاری تینا کرن راستی هندک خال گریداین پیکل وزارتی و و هندك مديريات مفروضة بين استحداث كرن شوانا ريفابريا جشتيا بازرگانيا وزيه هر وصا هندك دا صلاة ديتريكو 2006 کرت تایبەت نابابەتی دا نەبوو ئەvە ژی بێتە ئارا هەروسا استیفاده شوان ژێدەرێن وزە نۆڤەکان بێژنێ وزە خۆر بیت یا هەوای بیت یا ئاوێ بیت بابەتە ژێ هاتە بەحثکردن و چەندین بابەتی دیترێت یاسایی بوون و ڕۆنکردن لژنێ یا ئەم بدەنێ تەراگەتی لە هەموو هەرێمی کوردستان چەند پێوەریزینێکی کارەبا بەستراوە ئێستا پێوەرەکە لە بەشێک لە بەستراوە کاراکراوە بەڵامکەی بەجددی کاری پێ دەکرێت بۆەوەی هەموو ماڵێک کارەبایەکی یەکسانی هەبێت بۆەوەی کێشەی کارەبا بەتاوی چارەسەر. بەڵێ هەتا ئەبێ پێنجشەمباچۆیی 568,000 پیڤەر لە هەرێمێ تاتینە گرێدان و هەمی پارێزگەهای تاتینە گرێدان گەل ئیدارە گەرمیان و لە هەیڤا چار پسۆلەژی دێ پێ دەرکەون ئەڤی سیستەمی طبعا اف سيستما يتكار دايا وهمي قراءات تخوا هر نيف ساعت نجد بو كنترولي يعني هر وقت بيفرق جي كيشاي جي تدا هبيت داتا تطابري نيف ساعت جماعتين وبلانا ما او حتى جماعه صالح بروجي ديمايك جناب الوزير سود يعني بتايبت كردني كرتي كهرباء يعني سكتري كهرباء سود و زیانەکانی چییە بۆ هاوڵاتی چیەکەوێتە سەرچانی هاوڵاتی وەکو پەرلەمانیشەوە لەگەڵ ئەوەدان سێکتەری کارەبا بکرێتە کەرتی تایبەت ئەوەی کە هەیە بە نیسبەت پەرلەمانەوە ئێمە پێوەرەزیرەکان بابەتێکی ئەساسیە کە قەرار وایە تا کۆتایی ساڵ تەواو بێ ئەگەر تەواو با چارەسەرە بێ واتە کام ڕێگا دروسترە بۆ ئەوەی هاوڵاتی بە نرخێکی گونجاو کارەبایەکی هەرزانی هەبێت لەبری ئەوەی دوو پارەی کارەبا بدات پارەی مۆلیدە و پارەی ڕیسی یەک کارەبا بدات وە کولفەش لەسەری گرانتر نەبێت ئێستا ئێمە لەگەڵ وەزارەتە لە دراسی ئەم بابەتاین ڕۆژ زۆر بەڕوونی باسمان کرد بابەتەکەت پارە نییە ئێستا ئەو گازوای لێنەی لە مۆلیدەکانە بەکارهێنرێت ئەتوانم پێتان بڵێم ڕۆژانە سەدان کەس تووشی نەخۆشی شێرپەنجەیەەکە چی بکەین بۆ ئەوەی ئەمانە حەلکرێت هاوڵاتی یەک پارەی کارەبا بدا کولفەشی لەسەر گرانە بێت ئێستا لە گفتوگۆکان وەکو بەڕێزشانی سەباخۆی جواباتەوە تا ئێستا گرێبەستەکە نەکراوە بۆ ئەوەی بدرێ بە کەرتی تایبەت چاوەکو ئێمە چاودێری بکەین
بزانین بە دڵنیایی ئەگەر هەر کارێک بزانین لە بەرژەوەندی گشتی هاوڵاتیان هەرێمی کوردستانە ئێمە لەگەڵیان نابین. بله سبارت اوی پروژه الهیوا هفت کار سرعتی کرن وقت مذکره تفاهم سر یاهات امضا کرن و الیکی سه اوفرت و کمپانیایت بو مهاتین نوکه لجنه یا کار تقییم سر اوا اوفرات کرد هدف ما سرکی او ام چواب شین وضع کاره به باشترین شیوه ام گهنه حولاتی هدف ما سرکی هاولاتیه هدف ما یعنی دائما از وید بجم و دیجاری دی بجمه و خلکی وزیر کاره بنوید خلکی کاره بدوید سرما او ام چوا اوه دا خوازه ام جیب جیب کن یکل ریکت انجام دانا دا بین کرنا کاره به او کرت تایبت ام خلکی خود دلنیات کن مصلحتا خلکی مدای لو ما همی هول یتی ندان چونکی او کاره با برینو که برزد بو یعنی زیاده تر 40 صده اف سال داب دانانا اوا 567 یعنی ام گله کی نزدیکی 30 صده بونه و انجام دانا ویجی ام ده وکی اوا دولت دورو برد خواب و ام گهن رجا طبیعی نابرا 8 تا 12 صده چونکی اف فیرودانه سامانوی خلکیه یعنی همی هولو بزاوت ما پشتوانیا انجمنی وزیران و پارلمان کردستان او کوچوا ام اوی سامانی پارێزن و بێخنەت خزمەتە خەڵکی دەستا خۆش کاکەین زۆر سپاس